بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله محمد وآله وصحبه ومن اهتدى بهداه. رب اشرح لي صدري ويسر لي أمري واحلل عقدة من لساني يفقه قولي. ليشتنا آيات الصوت هشتاوية سورة آل عمران كآيات الصوت هشتاوية سورة آل عمران آياتك كاتك هاتو تخواري كعلماء دفرمون پیغمبر صلى الله عليه وسلم إمام أبو بكر نار دلاي يهوديكان بني قنقاع كيهوديكان بني قنقاع طبعا لجير ساية دولة إسلامي دا دجيان وهروها كساني خوابدا و دولمند بون ولو كاتجدا مسلمانان طبعا زورينيان دسكرد بون وهروها دولة إسلاميش كأو كاتزولك كانشي دفاراست داهاتي كم ومصرفي زوريان أبو پیغمبر صلى الله عليه وسلم أبو بكر الصديق ناد بولاي أو زولكاني بنو قنقاعة هم بوي طبعا بانجيان كات بوي ببن بمسلمان وهمش بيان بلد ك بشق لمالكي خويا ببخشن بدولة إسلامي لبرامبر أودا كمسلمانان زولككان دا باريزن وزولككان ديني خويا دكن بأمانتي وبباريزراوي ببيوي هزمة ترسيكيان لسر بي هذا فرمون أبو بكر الصديق رويش تلايان لو كاتدا بيني لمالك كوبونتوا بياويشان لنا وناوي فنحاسي كوري عازورا كاو كات زانا وحبري زولك كان بوا إمامي أبو بكر بيد الله أتو دزاني محمد بيغمبري خوايا وإسلام ديني شي حقا ورا خود إيمان بينا وأو خلقانا شيقا قسيان بودكي وبدواي كوتون رين منيان ككبن بمسلمان يا هز دمير رقاي مسلمانتي وإسلامتيان لما شوينا بيغمبري خوا أو بيغمبري كالكتابكي إيوة داباس كراوا أو فنحاسا بشوية زور بشرمانة دالي تو چون داوالا من دكي إيمان بخواكي إيوة وبيغمبركي إيوة بينم لكاتك دا خواكي إيوة نعوذ بالله فقيرة داواي مال بخشين لإيما دكا بكام آياتها وإلى سورة بقرة يا لتنشويني كاتش هاتوا كخواد فرمي من ذا الذي يقرض الله قرض شيء آماده قرز بدا بخواي هي عند الله خواكي إيوة داواي قرز لإيما دكا كواتا بقسيوي طبعا خوا بيوستي بإيما خوا فقيرة وإيما دولة من دين نعوذ بالله شون ذكري كسي كبيوستي بمن بأمن إيماني بيبينم ديارة سنجارك أو قسيا أو زار دڵێ خواکەی ئێوە لە ئێمەی قەدەغە کردووە ڕیبا لە یەکتری وەرگرێت کەسی بۆ خۆی ڕیبامان دەداتێ ئەها دەڵێ کەسێک لە پێناوی خوادا ببەخشێ فەیوضاعفەهو خوا چەند ئەوەندەی پێدەداتەوە بۆ ئێمە دروست نییە چەند بارە و چەند ئەوەندە قەرز وەرگرینەوە بەڵام خوا بۆ خۆی بەڕەوای داناوە دیارە تۆزێک بێئەدەبی دەکات لەگەڵەوەدا کە ئیمامی ئەبوو کرد کەسێکی زۆر نەرم و حەلیم و لەسەرخۆ بووە بەڵام بێئەدەبیەکەی لە سنوور بەدەرە تووڕە دەبێت تەواو مستێکی بەدمی دەکێشێ ئەو پیاوەش دیارە چاکی دێشێ و جورئەتیشی نییە تەواو ڕووبەڕوو بێتەوە لەگەڵ ئیمامی ئەبوبەکر دێ لەکن پێغەمبەر صلی الله عليه وسلم شکایەتی لێ دەکات پێی دەڵێت تۆ فڵان کەست ناردووە عەلە ئەساس بۆی ئامۆژگاری ئێمە و کا کەسی بە ئێمەی لە ئێمەی داوە و ئێمەی ئەزیەت داون پێغەمبەریش صلی الله عليه وسلم ئەبوبەکری بانگ دەکات دەڵێ بۆ وات کرد ئەویش دەڵێ پێغەمبەری خوا فڵانە کەسە بێئەدەبی کرد بەرامبەر بەخوا و بەو شێوازە وەسفی خوای گەورەی کرد بۆیە وام لێ کرد ئەو فەنحاسە ئینکاری دەکات نکۆڵی دەکات خوای گەورە ڕەت ئەو ئاەتەی دێنێرەتە خوارێ وەکو تەصدیق و پشتگیریکردن لە ئیمامی ئەبوبەکر کە لە قورئاندا طبعاً چەندان ئاەت بۆ پشتیوانیکردن و پشتگیریکردن لە ئیمامی ئەبوبەکر هاتوونەتە خوارێ کە ئەوانە هەموو بەڵگەن لەسەرەوەی کە ئیمامی ئەبوبەکر لای خوای گەورەش نەک تەنها لای پێغەمبەر صلی الله عليه وسلم پلەیەکی زۆر تایبەتی هەبووە جا خوای گەورە لەو حاڵەتەیدا دەفەرمێت لەقەد سەمیع الله بێگومان سوێن بەخوا بیستی خوا قەول الذین
قول الذين قسي أواني قالوا قتيان إن الله فقير بيقمان خوا هجارة ونحن إيما أغنياء دولة مندين. طبعا أو كلمة بتني بيلي كلمة كفرة وبلي إن الله فقير ونحن أغنياء. دولي قالوا إن الله فقير ونحن أغنياء أوان وان قد خوا هجارة إيما دولة مندين. طبعا جيرانوي كلمة كفر وكو حكايات كفر ني إنسان بي كافر نابه بلام بو خود وابلي بو خود قناعة دوابه كخوا نعوذ بالله بيوستي بدرس كراو كاني خويتي ببي قماني بوي إنسان لدين دردتي بوي هاتا لكاتي خوينوي قرآن جدا پیغمبر صلى الله عليه وسلم خوي وكا صحابة كان جيشتنا أو آياتانا لبر أدبا بو خوا وهروها شرم كردن لك دوباره كرنوي أو كلمة ناشرنا بو خواي قورة دنجان نزم كردتوا لقد سمع الله قول الذين قالوا إن لبر خوي يعني بدنجي نزمتر إن الله فقير ونحن أغنياء يانا وكلمة علي ديك كدلن عيسى كري خوايا يا مريم كتي خوايا كلمة كفر كلا قرآن دا ديلي سنة وايا هلكات قرآن خوين نجدا لا استيان دا إنسان دنجي نزمتر كاتو بوي پیشانی بدەی کە ئەوە قسەی تۆ نییە ئەو قەناعەتی تۆ نییە ئەو حەکایەتێکە ڕووداوێکە تۆ تەنها دەیجێڕیەوە لەقەد سوێن بەخوا و بێگومانی سەمیع الله بیستی خوا قول الذين قسەی ئەوانەی قالوا گوتیان إن الله بێگومان خوا فقير هەژارە ونحن ئێمە ئەغنیا دەوڵەمەندین بێنیازی خوا دەفەرمێ سەنەکتوب لەمە دوا دەنووسین یاخوا نووسیویەتی طبعا خواهي قورا للوح المحفوظ دا همو اوشتاني نوسيون كدكرين بلام ليرا كدالي لموضوع دا نوسين يعني لموضوع فرمان دكين بملائكة كانش من بينوسن او يكم زار خوان نوسيويتي للوح المحفوظ دا طبعا كس نايزاني ملائكتش نايزانن بس اوي ملائكة دينوسن قصي ايمي كردوي ايمي كي قصة كمان دنوسن او كاتي ديلي كي كردوا كمان دنوسن أو كاتي ديكين بو إخوا كذا فرمي لموضوع دينوسين يعني ملائكة كاني إيما فرشتة كاني إيما نيردراوة كاني إيما دينوسن ما قالوا هرتيك أوان قطيانا أو يك أو زارتيك دنوسن وقتلهم الأنبياء الشر كردنشيان لقل بيغمبران سلام إخوان لبي هر لقل دنوسره جاء قربو قطريخو أواني شريان لقل بيغمبران دا كردوا جوولەکەکانی پێشووتر بوون ها سەردەمی موسا و عیسا و دواتر خۆوانەی مەدینەی یا لە دەوروبەری مەدینەی دەژیان ئەو کات شەڕیان لەگەڵ پێغەمبەر نەکرد بوو با ئەوانش دواتر شەڕیان لەگەڵ پێغەمبەر کرد ئەوە یەک و هەروەها جوولەکە هەمیشە حەزیان بە شەڕکردنە لەگەڵ پێغەمبەران و لەگەڵ شوێنکەوتوانی پێغەمبەران شەڕکردن لەگەڵ کەسێک کە شوێنکەوتەی پێغەمبەرە لەگەڵ خودی پێغەمبەرەکە هیچ فەرقی نییە ها ئێستا ئەگەر لە ناو غەزەی پێغەمبەریشی لێبایە ئەو بەکر و عومەریشی لێبانە طبعا شەڕیان هەر دەکرد ئێستا کە ئەوانی لێنە شوێنکەوتووی ئەوانی لێنە بەبێ گومانی هیچ فەرقی نییە وەک ئەوەی وا شەڕیان لەگەڵ پێغەمبەر لەگەڵ ئەبوبەکر لەگەڵ عومەر کرد چونکە ئەو کاتیش طبعا لەو شوێنانە شەڕیان هەر کردووە و هەروەها خوا دەفەرمێ سەنەکتوب ما قالوا دەنووسین ئەوەی کە گوتوویانە وقتلهم و شەڕکردنیشیان لقل الأنبياء پیغمبران دا هر لسر دنوسين كبغير حق كبناروا شريان لقل پیغمبرانو لقل شوين كوتواني پیغمبران دكر تيكش دكين ونقول پیشيان دالين ذوقوا بتسجن عذاب الحريق سزاجي سوتي نركا او بو قيامتها واضحة لقد سمع الله سوين بخوا وببي قباني باستخوا قول الذين قسي اواني قالوا قتيان إن الله بقمان خوا فقير هجارة ونحن أغنياء إما بنيازو دولمندي سنكتب لموضوع دنوسين ما قالوا أويك قتيان وقتلهم وهروها شر كردنشيان كشتنشيان بو الأنبياء بو پیغمبران هل لسر دنوسين بغير حق كبناروا پیغمبران يان دا كشتو شر يان لقل پیغمبران دا كت أو زار ونقول وهروها بيشيان دالين ذوقوا بتسجن عذاب الحريق سوزاي سوتينري دوزخ
بەڵام بۆچی خوای گەورە دەیان سووتێنێ و بۆچی تەمان هەرچی کردەوەی خراپ و قسەی خراپ هەیە لەسەریان دەنووسێ ذلكە ئەو سزادانەیان ئەو خستنە ناو ئاگرە سووتێنەرەیە بیما بەهۆی ئەوەیەوەیە کە قەدەمەت ئەیدیهم خستویانەتە پێش دەستی خۆیان جا لێرەش دەفەرمون بۆ دەفەرمێت دەست خۆ گوناهەکان هەمویان بەدەست ناکرێت وایە ئەوەی یەکەمیان دەکرێت کینایە بێ جاری وایە کەسێک بە قسە شتێکی دەکات دەڵێن دەستی تێدایە وایە لە کاتێکدا بەس قسەی تێدایە و شتێکی دیکەش هەیە یعنی زۆرترین کردار کە ئینسان دەیکا بەکوێ دەکرێن زۆرترین کردار بەدەست دەکرێن چاکە و خراپە کە ئینسان دەیکا دەستی تێدا بەکاردێنێ بۆی خوای گەورە لە زۆر شوێنەی دیکەش لە زیاتی بڵێ بیما قەدەمەت ئەنفوسهم ئەنفوسەکم دەفەرمێ ئەیدیەکم و بەهۆی ئەو کار و کردەوانەی کە پێش خۆتان خستون بۆ قیامەت ئەو جار ئاگاداریش بن وأن الله بێگومان بن خوا ليس بظلام بە هیچ شێوەیەکی هیچ جۆرە ستەمێک ناکە للعبید لە هیچ بەندەیەکی خۆی تەنانەت لە کافرەکانیش لە جوولەکەکانیش لە بێ باوەڕەکانیش چەندەی خراپە کرد بێ شانی چەندەی بێ لە عقوبە خوا هەر ئەوەندەی عقوبە دەدا ذلك فيهم ئەو شتانەیە کە پێشیان خستووە بۆ خۆیان بۆ قیامەت وأن الله بەبێگومانی خوا ليس بظلام بە هیچ شێوەیەکی هیچ جۆرە ستەمێک ناکە للعبید یعنی لە هیچ بەندەیەکی خۆی ئەو جار چێن ئەوانەی کە خوا بەو شێوازە سزایان دەدا چێن ئەوانەی کە خوا بەو شێوازە سزایان دەدا چێن ئەوانەی کە خوا دەیان خاتە جەهەنەم و پێیان دەڵێ سزای سووتێنەری جەهەنەم بچێژن الذين قالوا ئەوانەی گوتیان إن الله عهد إلينا بێگومان خوای گەورە عهد إلينا يعني پەیمان و بەڵێنی وەرگرتووە لە ئێمە یان کاتی خۆی فەرمانی کردووە بە ئێمە پێی گوتوین چی ئەللا نؤمنە کە ئێوە نابێ ئێمە ئیمان بێنین لڕەسوولین بە هیچ پێغەمبەرێک حتى يأتينا هەتا پێغەمبەرەکە بۆمان نەهێنێتی بقوربانین قوربان یعنی سەربڕاوێک قوربانیەک قوربان ئەو شتێک کە ئینسان دەیکا بۆی نزیک بێتەوە پێی لە خوایە قوربانی بۆ پێی دەگوترێ قوربانی گۆشتی قوربانی یعنی ئەو ئاژەڵەی کە تۆ سەری دەبڕی بۆی پێی لە خوای نزیک ببیەوە دەیانگوت خوای گەورە فەرمانی کردووە بە ئێمە ئامۆژگاری ئێمەی کردووە کە ئێمە ئیمان نەهێنین بە هیچ پێغەمبەرێک حتى يأتينا هەتا ئەو پێغەمبەرە بۆمان دێنێ بقوربانی یعنی سەربراوێک کە سەری بڕی بێ لە پێناوی خوادا ئەو جار دەبێت سەربراوە کەچی لێبێ تأكله النار ئاگر بخوا زانن کاتی خۆی کە ئاژەڵ سەر دەبڕدرا بۆ قوربانی چیان لێ دەکرد دەیان خوارد یان نەیان دەخوارد تەوان نەیان دەخوارد گۆشتی قوربانی یەکێکە لەو تایبەتمەندیانەی کە دراوە بە ئومەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئێمە هەم سەری دەبڕین پێی لە خوای نزیک دەبینەوە بەقەدەر کێشی مووەکانی پێستەکەی خوێنەکەی خوا سەدەقە و حەسەناتمان بۆ دەنووسێ هەمیش بۆت هەیە گۆشتەکەی بخۆی وایە قوربانی ئەو گۆشتەیە کە دەکرێت بۆ خۆت هەتا ئەگەر یەک لە سەرسەی گۆشتەکەی بەس بۆ خۆت بخۆی و هەڵی بگری ئەگەر کەسی لێ نەبێت ئەو شوێنەی تۆ قوربانیەکەی لێ دەکەی هەر هەمووی بۆ خۆت بخۆی و هەڵی بگری خێرەکەت هەر دەگاتێ بەڵام لە دینەکانی دیکە کە قوربانیان دەکرد دەبوا داینن نەک بخەنە ئاگر داینن لە شوێنێک ئەگەر ئاگرێک لە غەیبەوە هاتفا قوربانیەکەی سوتاندبایە نیشانەی قبوڵ بوون بوو وایە تەمان ئێستا یەک لە خۆشیەکانەوەی کە کردەوەی چاک و خراپ بکەی وایە نەتیجەکەی نازانی نەتیجەکەی غەیبە تا چاکە و عیبادەتیش بۆیە ئێمە ناتوانین حکم بەسەر وانیە ڕواڵەتی خەڵکیش دابدەین وایە کەسێکی زۆر چاکەکار دەبینی دەڵێن کردەوەکانی چاکن وایە بەڵام قبوڵبوونی کردەوەکانی عایدی ئێمە نییە وایە بەعەکسەوە جاری وایە بەڕواڵەت کەسێکی دەبینی زۆر خراپە بەڵام بینی خۆی خوای لەوانەی چاکەیەکی هەبێ خوا ئەو چاکەی لێ قبوڵ کردبێ زۆر لە کەسێکی دیکە بەڕواڵەت چاک لای خوای چاکتر بێ بۆیە ئێمە وەکو موسڵمان لەسەرمانەها باسمان کرد حکمی ظاهری بەسەر خەڵکی دابدەین چاکەمان وەکو ئیمامی عومەر دەفەرمێ لە خەڵکی بینی چاکەی لە بەرامبەردا پیشان دەدەین محاسبەکەی دەگەڕێنینەوە بۆ لای خوای خراپەی لەگەڵ کردین کەسێک بە خراپە یعنی وەک خۆی جوابی دەدەینەوە سڕ و نهێنیەکەشی تەسلیم بەخوای پەروەردگار دەکەین کاتی خۆی هابیل و قابیل کە هابیلی کوش بۆ کوشتی
بۆ چۆن زانی قبول بووە یا قبول نەبووە؟ چۆن زانی ئەوەی هابیلی قبول ئەوەی قابلی قبول نییە؟ تەوان بەو حاڵەتەیە ئەوەی هابیلی ئاگرەکە هات سوتاندی ئەوەی قابلی ئاگرەکە نەی سوتان. هابیل بە دڵێکی ساف و خاوێنەوە ئاژەڵێکی چاک و باشی هێنا سەری بڕی خوای گەورە لێی وەرگرت، ئەویش هات کامل لە ڕوو لاواز و خراپەتەنا لە کۆڵخۆکردنەوە سەری بڕی و ئەوەی قبول کرد و ئەوە بوو بە سەبەبی ئەوەی کە حەسادەتی پێ ببا. جا جوولەکەکان تەوان ڕاستیان نەدەکرد، دەیانگوت خوای گەورە لە سەردەمی خۆیدا بەڵێنی لێ ئێمە وەرگرتووە، پێی گوتووین نیشانەی پێغمبەراتی هەر پێغمبەرێک ئەوەیە لە پێشچاوی ئێوە حیوانێکی سەر ببڕێ حاڵین بە نیەتی قوربانی ئەوجار داینێ، ئەگەر قوربانیەکە ئاگر بردی ئاگر سوتاندی ئەوە ئێمە بۆی دەزانین کە ئەوە پێغمبەرە و ئیمانی پێدێنین، بەڵام ئەگەر ئەوەی نەکرد دیارە پێغمبەر نییە. تەوان دەشیانزانی ئەوە قەدر و نادا، چونکە دەیانزانی پێغمبەر ئای پەیوەندی یعنی عیبادەتی پەیوەندی بە سوتان و نەسوتانەوە نییە، بۆی ئەو بەحساب معجزە محریج و دەستەوەستانکەرەیان بۆ پێغمبەر پێشنیار دەکرد کە فعلا لە دینەکانی کەدا هەبوو خەڵکی خۆیان نیسبەتێک باوەڕی پێ دەکردن و بۆ ئەوەی قەتیژەوە ڕوونەدا بڵێن جا نیشانەی قبولبوونی ئان پێغمبەریش من قبلی لە پێش مندا بالبەییناتی بە بەڵگە و چەندان پێغمبەرتان بۆ هاتن لە پێش من ئەو پێغمبەرانە چەندان معجزە و بەڵگە و نیشانەی ئاشکراشیان پێبوو. واضحە؟ ئەوە یەک. ئەوجار وەبیلەذی و ئەو شتەشیان پێبوو کە قولتم کە ئێوە دەیڵێن. پێغمبەرانی دیکە قوربانیان دەکرد لە پێشچاوی خەڵکی دایاندەنا ئاگر دەیسوتان، بەڵام خەڵکەکەی شوێن کەوتوەکان هەریمانیان پێ نەدێنا. پێغمبەرانی دیکە ئەویان بۆ کردوونە بۆ ئیمانتان بەوان نەدێنا ئەگەر ئێستا ئەوەی دەکەنە بیانە وەبیلەذی قولتم و ئەو شتەشی بۆ هێنان کە ئێوە ئێستا دەیڵێن. ئەوجار خوای گەورە دەفەرمێ لێیان بپرسە فەلیمە قەتەلتموهم، ئەی چی بۆچی پێغمبەرانتان کوشتن؟ پێغمبەرانی خۆتان ئەوانەی لە سەردەمی خۆتان داهات بوون، بەنو ئیسرائیلی بوون، کەسی ئێوە بوون، دەتان ناسین. فەلیمە قەتەلتموهم، بۆچی لە جیاتی ئیمانیان پێبێنن چون شەڕتان لەگەڵ تاکردن و پێغمبەرانتان کوشتن ئین کنتم صادقین ئەگەر ڕاست دەکەن. ئەگەر ڕاست دەکەن بیانوەکەتان ئەوەیە کە من قوربانیم نەهێنا و ئاگر نەیسوتاندووە. خۆ پێغمبەرەکانی خۆتان قوربانیشیان سەربڕی بوو ئاگریش سوتاندە بووی، بەڵام ئێوە لە زیاتی ئەوەی باوەڕیان پێ بکەن و ئیمانیان پێبێنن شەڕتان لەگەڵداکردن و پێغمبەرانتان کوشتن کە ئەو پێغمبەرانەی بەنو ئیسرائیلی کوشتویانن بە سەدانن کە هەیانە بە مەشار دوولەتیان کردووە تەنها لەسەر ئەوەی کە داوە و بانگەشەی بۆ خوا بێگزانین و بۆ تەوحید و یەکتاپەرستی کردووە. تەکەی تەماشاکەنەوە الذين قالوا ئەوانەی گوتیان إن الله عهد إلينا بێگومان خوا فەرمانی کردووە بە ئێمە ئەللا نؤمن لرسول کە ئێمە باوەڕ نەهێنین بە هیچ پێغمبەرێک حتى يأتينا هەتا پێغمبەرەکە بۆمان دێنێتی بقوربانین قوربانیەک سەربراوێک تأكله کە بیخوا ئەو سەربراوە کە سەر بردراوە بە نیەتی نزیکبوونەوە لە خوا چی بیخوا چی بیسووتێنێ ئەنار ئاگر. قل پێیان بڵێ قەد جاءکم بێگومان هات بۆتان ڕوسولون چەندان پێغمبەر من قبلی پێش من بالبەیینات بە چەندان معجزە و بەڵگەی ئاشکرا. وایە موسا سەلامی خوای لێبێ گۆچانەکەی پێبوو، دەستی پێبوو، چەندان معجزەی خنکانی فیرعەون ڕزگاربوونی موسای. فەلیمە قەتەلتموهم بۆچی شەڕی پێغمبەرانتان کرد، پێغمبەرەکانی خۆتان کوشت إن كنتم صادقين أجر راز دكن لا بانجش إن كنتم صادقين أجر إيوة راز دكن لوي دلين أجر دلنيا باللوي كتو بيغمبري باورت بيدين آتي دواتر دفرمي فإن كذبوك أو دلنواي بيغمبر صلى الله عليه وسلم أجر تويان بدروزاني باور يان بتونكت فقد يعني بيغمان كذب بدروش يان زاني بون رسولون چەندان پێغمبەری دیکە من قبلك لە پێشتۆ وایە کە جاءوا هاتبوون ئەو پێغمبەرانەی پێشتۆ بالبەیینات بە چەندان بەڵگە و نیشانە و معجزەی ئاشکرا. ئەوە یەک. وهروها والزبر وهروها کتێبێکیان بۆ هێنابوون کە پڕی بوو لە پند و ئامۆژگاری. وهروها والکتاب المنیر و نووسراوێکیان
بۆ خەڵک و شوێن کەوتوانی خۆیان هێنابوو کە مونیر بوو، یعنی زۆر ڕوون و ئاشکرا و هەموو بابەتەکانی تێدا بەڕوونی دەرخرابوون و هەموو حکومەکانی بە ئاشکرا تێدا ڕوونکرابوونەوە. فإن كذبوك ئەگەر تۆیان بە درۆزانی ئەی محەممەد صلی الله عليه وسلم باوەڕیان بە تۆ نەکرد خەفەت مەخۆ، دڵتەنگ مەبە. فقد كذب بێگومان بە درۆ زاندرابوون لەلایەن جوولەکەکانەوە رسل چەندان پێغەمبەریش من قبلك لە پێش تۆ کە جاءوا هاتبوون ئەو پێغەمبەرانە بالبەییناتی بە چەندان بەڵگە و نیشانە و معجزەی ئاشکرا و ڕوونکەرەوە و هەروەها وەززوبر و هەروەها کتێبێکیشیان بۆ هێنابوون کە پڕی بوو لە ئامۆژگاری و حکمت و دانایی والکتاب المنیر و کتێبێک و نووسراوێکیشیان هێنابوو و نووسراوێکیشیان پێبوو کە مونیر بوو هەموو شتەکانی تێدا ڕوونکرابوونەوە و هەموو شتەکانی تێدا بە ئاشکرایی باسکرابوون. ئەو جار خوای گەورە دەفەرمێ كل نفس دیسانەوە شەر دڵنەواییە ئینسان ئەگەر لە هیچ دا یەکسانی وها عەدالەتی پێ بەردەستە نەکرێ خوای گەورە مردنێکی داناوە کە هەموو کەس تێیدا هاو بەشە. ئەگەر هیچت پێ نەکرا لەگەڵ دوژمنەکانت لەگەڵ ناحەزەکانت لەگەڵ ئەوانەی زوڵمت لێ دەکەن غەدر لێ دەکەن ئیماندار دڵی خۆشە بەوەی کە مردنێک هەیە وایە ئەو جار مردنەکە کۆتانیە وایە سەرەتایە مردنێک هەیە بۆ تۆ سەرەتای ناخۆشیەک یعنی سەرەتای خۆشیەکان و کۆتایی ناخۆشیەکانتە بۆ کافرەکان سەرەتای کۆتایی هاتنە بە خۆشیەکانیان و دەستپێکی ناخۆشیەکانیانە بۆی ئینسان بە هیچ دڵی خۆی خۆش نەکە ئەو مردنەی کە خوا قەراری لێداوە و هەموو کەس تێیدا یەکسانە لە مردنەکەی ئینسان بۆی دڵی دەبێ خۆش بێ کەسێک کە ئیمانی بە ژیانی دوای مردنە هەبێ. كل نفس هەموو کەسێک هەموو گیان لەبەرێک ذائقة الموت دەسێژێت تامی مردن ناڕەحەتی و ئازار و ناخۆشیەکانی مردن بەڵام نەتیجەکەی چۆنە وئینەما بێگومان تەنها و تەنهاش توەفەونە ئێوە پاداش دەدرێنەوە وەردەگرنەوە ئوجوڕەکم پاداشتی کردەوەکانی خۆتان یەومە القیامەتی لە ڕۆژی دوایدا. وازەحە حەقیقەتی یەکەم ئەوەیە کە هەرچی ڕوحی بەبەرداکرابێ جارێک دەبێ بمرێ وایە و هەرچی ڕوح لەبەریشە حتمەن زیندوو دەبێتەوە کە زیندوش بوویەوە ئەوەی پێی دەدرێتەوە تەنها پاداشتی کردەوەکانی خۆیەتی چاکت کرد بێ خوا زوڵمت لێ ناکە پاداشتی چاکی بۆ داناوی خراپەشت کرد بێ دیسان خوای گەورە زوڵمت لێ ناکە بەقەدەر خراپیەکەی خۆی سزا دەدا عقوبەت دەدا. جا فمن زحزح عن النار ئەگەر زیندوو بوویەوە و پاداشتت وەرگرتەوە کردەوەکانت تەنها بەشی ئەوەندەی ببن فمن زحزح هەر کەسێک ڕزگاری ببێ فمن زحزح عن النار هەر کەسێک ڕزگاری ببێ لە ئاگر ئەوە یەک وأدخل الجنة وبسێتە بەهەشتیش وایە تەمان لەوێ خەڵک تەنها بەوەندەی ڕازیە نەچێتە ئاگری ها وایە بەڵام ئینسانی ئیماندار وەکو چۆن تەماع و ئەوەی هەیە کە خواردنەی خاتە ئاگر ئومێدی ئەوەشت هەیە وایە خراپەکان بۆیە ناکەین نەچینە ئاگر وایە ئەی چاکەکانمان بۆ کردوون بۆی بچێ بەهەشت ئەو جار فەقەد فازە بێگومان ئەو کەسە بردوێتیەوە ئەو کەسە سەرفرازە ئەو کەسە قازانجی کردووە ئەو گومانی تێدا نیە. فەمەن زحزح عن النار هەر کەسێک ڕزگاری بوو لە ئاگر بڕیاری ڕزگاربوون لە ئاگری بۆ دەرچوو وأدخل الجنة خرا بەهەشتیش فقد فازە بێگومان ئەو کەسە سەرفرازە و بەختەوەرە. ئەو جار خوا ئاگادارمان دەکاتەوە دەفەرمێت وەمە الحەیات الدنیا ئاگادار بن ژیانی دنیا هیچ نییە لەو شتانێکی ئێوە بە خەیاڵتاندا دێ و بیری لێ دەکەنەوە و گرنگی پێدەدەن ئیلا مەتاع تەنها خۆشی ڕابواردنێکە خۆشگوزەرانیەکە کە ئەلغڕور کە ئینسان فریو دەدا و ئینسان دەخاڵەتێنێت و زۆر جار قیامەت لەبیر دەباتەوە دەنا. ئەگەر لە حەقیقەتی دنیا تێبگەیت دنیا هیچ کاتێک شایانی ئەوە نییە بە قوربانی قیامەتی بە قوربانکەی باوەشی پێداکەی قیامەت فڕەدەی دنیا قبول بێت و قیامەت ئیهمالکەی ئەگەر لە حەقیقەتی و ماهیەتی دنیا تێبگەی ها وەکو جارێکەش باسمان کرد و هەر بۆ خۆی وشەی دنیا لە دنیای وەرگیراوە یعنی شتێکی کەم بایەخ و کەم نرخ و حەدیثیشمان هەیە دەفەرمێت دنیا لە چاو قیامەت
حياة الدنيا ژیانی دنیا لچاو قیامت إلا متاع الغرور تنها متاع يعني ڕابواردنێک خۆشگوزەرانیەکە کە مایەی هەڵخەڵەتاندن و فریودانی ئینسانەکانە و هیچی دیکە. واضحة؟ كل نفس ذائقة هەموو چرکەیەک ئینسان پێویستە طبعا لەمێشکی داوێ بەڕاستی كل نفس ذائقة الموت هەرچی گیان لەبەر و ڕوح لەبەر هەیە دەبێ بچێژێت تاڵاوی مردن. ئەوە قسەی تێدانە وإنما توفون أجوركم بێگومان ئێوە پاداش دەدرێنەوە لە ڕۆژی دواییدا بەپێی چی؟ بەپێی کردەوەکانتان. وإنما بێگومان ئێوە توفونە وەردەگرنەوە أجوركم پاداشتی کردەوەکانتان يوم القيامەتی لە ڕۆژی دواییدا. چیت کردووە لە دنیادا پاداشتی ئەو شتەی وەردەگریەوە وایە بۆ چێت کردووە لەوی وەریدەگریەوە کە بۆ خوات کردبێ لە خوای وەردەگریەوە بۆ قیامەتت کردبێ بۆ قیامەتی وەریدەگریەوە لە دنیاژ ئینسان بۆ دنیای کردبێ لە دنیای وەریدەگرێتەوە بۆ کەسێکی دنیایش کردبێتت لەکن کەسە دنیایەکەی وەردگرتوتەوە جا فمن زحزح عن النار هەر کەسێک بە کردەوەکانی خۆی بەشی ئەوەی کرد بەهۆیەوە ڕزگاری ببێ لە ئاگر وأدخل الجنة بخرێتە بەهەشت ئەو کەسە فقد فاز بێگومان ئەو کەسە بەختەوەرە. وما الحياة الدنيا ژیانی دنیا هیچ نییە لە چاو قیامەت ها إلا متاع الغرور تەنها ژیان و ڕابواردنێکە ئینسان فریو دەدات و ئینسان دەخەڵەتێنێ. کۆتە ئاەت خوا دەفەرمێت لەتوبلەونە دیقەتی دەنێ ئەوەش قاعیدەیەکی دیکەیە دەبێ پێش ئەوەی تووشی ڕووداوەکان ببین خۆی بۆ حازرکەین بەڕاستی. لام نون ها زۆر جارێکە باسم کردووە کە بە فعلی مضارعیەوە بوون دەبنە قەسەم و تەوکیلی شان یعنی سوێن بەخوا و بەبێ گومانی ئێوە تاقی دەکرێنەوە گومانی تێدانێت. طبعا ئەگەر خۆت بە مسلمان بزانی خۆت بە ئیماندار بزانی دەبێ خۆت دانابێ بۆ تاقیکردنەوە پێشەوەی تاقی بکرێەوە ها دەبێ یعنی ئامادە باشیەکەت هەبێ لە دڵتدا بیهێنیە پێش چاوی خۆت. ئەگەر ڕۆژێک تۆ ئێمەوانین بەداخەوە یعنی کە کەسێک دەمرێ پێمان وا هەری خەڵکی دەمرێنی تۆ نامرێ وایە کە کەسێک زەرەرێکی مادی دەکا پێ دوای هەر ئەو زەرەر دەکا ئەتۆ ڕۆژێک ناگەیەوە مەوقیعەکەی نەخۆشێکی دەبینی وادانانەی تۆش ڕۆژێک لە جێوی نەخۆش دەبێت بەڵام ناخۆت دەبێ وا نەبێ وا دەفەرمێت لەتوبلەونە سوێن بەخوا بەبێ گومانی ئێوە تاقی دەکرێنەوە فی ئەموالیکم هەندێک زار بە ماڵ لە ماڵتان ماڵ جا تاقیکردنەوە بە ماڵ چۆنە هەندێک زار ماڵت دەداتێ پێت تاقی دەکاتەوە تاخوا خوای پێ لە خۆ ڕازی دەکەی یا خوای پێ لە خۆ تووڕە دەکەی پێی سەخی دەبی یان پێی ڕەزیل دەبی و ئەنفوسیکم وەجاری واشەی خوای گەورە بە خۆت تاقیت دەکاتەوە چۆن بە خۆت ئەویش هەردوو تاقت جۆرەکەی هەیە ها دەگونجێ خوای گەورە جەستەیەکی ساغ و باشت داتێ بۆ ئیمتیحانکردن و تاقیکردنەوە تاخوا چی پێ دەکەی وایە وەجاری واش هەیە دەگونجێ خوای گەورە جەستە و لاشەی خۆت تووشی نەخۆشی و ناڕەحەتیکە و تەنانەت زۆر جار کەسە ئازیز و نزیکەکانت لێ بستێنێتەوە تاخوا لە کاتی تاقیکردنەوە بەو نەفسە بەو گیانە بەو ڕوحە هەڵوێست چۆ دەبێ ئەو جار ئەوە دوو یاسایەکی دیکە ئەوەیە یعنی گومانی تێدانێت تاقیکردنەوە لە ماڵ و لە گیان تووشی ئینسانی ئیماندار دەبێت کە چەند جار گوتوم ئەگەر تاقی کرایەوە ئەگەر تووشی ناڕەحەتی بووی دڵت بە ئیمانی خۆت خۆش بێ وایە ئەو کاتانەی کە ئیمتیحان ناکرین و تاقی ناکرینەوە تەنها لە خۆشی و لە ئیسراحەت و لە ساغی داین و نە بۆ خۆمان و نە کەسمان لێ دەمرێ و نە نەخۆش دەبین و نە بەڵامان بەسەردێ ئەو کاتە دەبێ ڕاستی ئینسان گومانی لە خۆی هەبێ دەنا هەتا ئیمتیحان بکرێ و تاقی بکرێەوە مادام ئیمانت هەیە و نیسبەتێک عەمەلی ساڵحت هەیە و باوەڕت بە قیامەت هەیە نیشانەی ئەوەی کە خوا خێرێکی بۆ تۆ دەوێت و ئەتۆ خێرێکت تێدا ماوە ئەو جار یاسایەکی دیکەی خوا ئەوەیە وەلە تەسمعونە بە دڵنیاییەوە سوێن بێ دەبیستن گوێتان لێ دەبێ من الذين اوتوا الكتاب لەوانەی کە خاوەن کتێب بوون من قبلكم لە پێش ئێوەدا یعنی جوولەکە و مەسیحیەکان ومن الذين اشركوا ولو کەسانەش کە شەریکیان بۆ خوا بڕیارداوە دەبیستن چ دەبیستن ئەدەن کەثیرە ئەزیەت و ئازارێکی زۆر یعنی لە ڕووی ئەزیەتی دەرونی یعنی بە زمانیان خراپەتان لە بەرامبەردا دەڵێن و بە زمانیان تعزیب دەدەن ناڕەحەتان دەکەن جگە لەوەی کە بەدەست هەرچی پێیان بکرێت دەتان کوژن هات پێشتر گوتمان پێغمبەرانیان دەکوشت دژایەتی پێغمبەرانیان دەکرد بەڵام بەردەوامیش دەبێت چاوەڕێی قسەی خێر
لە کەسی جوولەکە مەسیحی بتپەرست و بێباوڕ و مولحید نەکەی قسەی چاک و قسەی باش لەسەر مسلمانی و لەسەر ئینسانی ئیماندار بڵێ بەڵام خوا لە فەرمی وئین تەصبیروا ئەگەر ئێوە ئارام بگرن ئەگەر لە ماڵدا تاقی کرایەوە بە نەفس و گیانێک تاقی کرایەوە قسەی پوڕ و پوچت لە بەرامبەردا هەڵبەستران و پێت گوتران سەبرت گرت ئەوە یەک وتتقوا کەسێکی خۆپارێزیش بووی بە قسەی ئەوان بێئەمری خواد نەکرد فإن ذلك بێگومان ئەوە یعنی ئارامگرتن و خۆپارێزی من عزم الأمور لە کارە هەرە باش و هەرە چاکەکانە لای خوای پەروەردیگار و لە کارە هەرە گرینگەکانە و هەرە ڕێزدارەکانە کە خوا ڕێزیان لێ دەگری لەتوبلەونە سوێن بەخوا و بەبێ گومانی ئێوە تاقی دەکرێنەوە فی ئەموالیکم لە ماڵتان یعنی بە ماڵتان بە فەقیری بە لەدەستدانی ماڵ یان وەکو گوتم بە بارەکەی دیکەدا ماڵی زۆرت بەسەردا بڕێژێت و سەروەتی و سامانی زۆرت دەداتێت تاخوا چی پێ دەکەی و ئەنفوسیکم و هەروەها بەخۆت یان بە کەسوکارت تاقی دەکرێەوە جا نەخۆشت دەکرێت یا کەسێکت نەخۆش دەکرێت یان کەسێکت دەمرێندرێ یان بۆ خۆت وەک دەڵێ دەمری هەر کامێکیان بێ ولا تسمعونە و بە دڵنیاییەوە دەشبیستن گوێشتان لێ دەبێت من الذين أوتوا الكتاب لەوانەی کە خاوەن کتێب بوون من قبلكم لە پێش ئێوەدا ومن الذين أشركوا ولو کەسانەشی کە هاوبەشیان بۆ خوا بڕیار داوە چ دەبیستن ئەذەن کەثیرا یعنی ئازار و ناڕەحەتیەکی زۆر بەڵام وئین تەصبروا ئەگەر ئێوە ئارام بگرن لەسەر ئەو شتانە لەسەر ئەو تاقیکردنەوانە وتتقوا و کەسانێک بن خۆتان بپارێزن یعنی ئەمری خوا نەشکێن و بێ ئەمری خوا نەکەن فإن ذلك بێگومان ئەو ئارامگری و خۆپارێزیە من عزم الأمور لە کارە هەرە بنرخ و هەرە بە قیمەتەکان و هەرە چاکەکانە. صلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين.